ئێمە کاتێک کە براینە ڕەخنە لە خەڵکە گرین، کاتی ڕەخنە لە خەڵکە گرین با بزانین یەکەم جا سەیری نەفسی خۆت کە تخوا بزان ئەوەی کە تۆ ڕەخنە لە خەڵکە گری لە خۆتا هەیە. ئەگەر لە خۆتا هەبوو وەڵاهی عیبدارە بی. ئیسا ئینسان زەلام وا هەیە نییە ڕەخنە ئەگرێ، ئەوە نەزوانی درێژە، بەس کاتێ بڕۆی خۆی زۆر خراپترە لەوەی کە ڕەخنەی لێگرێ، خۆی زۆر زۆر لەو خراپترە. جا ئەوە بێعەقڵیە تۆ خۆت عیبێکی زۆر گەورە تایە و ئەڕۆی ڕەخنە لە خەڵکە گری. ئەڵێ وترا کابرا لە ناو چاو خەڵکە گەردیلەیەک ئەبینێت، ئەڵێ هاوە ناو چاو شتێکیاتیە، بەڵام خۆی تەڵاشەیەکە لە ناو چاوێنەکەی خۆی نابینێ. مسلمان چۆنە بێ وابێ؟ مسلمان مەشغولی عیبی خۆیەتی، نەک مەشغولی عیبی خەڵکی. هەروەها خۆشەویستەکانم ئینسان دائیمەن ئەم قاعیدەیە وات پێ ئەکات تەفتیشی نەفسی خۆت بکەی. زۆر جار عیبەکانی خۆت باشی لێ ئەزانی. هەموو دنیا بڵێ مەلاتارق پیاوێکی باشە، من کە خۆم بزانم خراپە تر نەدڵم بە مەدحی ئەوە خۆش نابێ. هەموو دنیاش بڵێ پیاوێکی خراپە، ئەگەر من خۆم بزانم چاکم ئیتر بێتاقەت نابم بە قسەی خەڵک. خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێ لە ڕۆژان هەموو دنیا وتی خراپە، هەموو دنیا لەو زەمانە هەموو دنیا وتیان خراپە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم بێتاقەت نەبوو چونکە خۆ ئەیزانی چاکە. بۆیە پیاو چاکان دائیمەن ئیسفادەیان لەمە کردووە. ئیسا ئیمامی ابن حەزم بۆ نمونە لە کتێبێکە باس ئەوە کە باس غەڵەتەکانی خۆیە کاڵێ من لە زمانێک لە زمانەکانە ئەو عیبەم تیابوو ئەو عیبەم تیابوو ئەو عیبە، بەڵام دا ئەنیشتم محاسبەی خۆم مەکرد لەسەر عیبەکانم. هەنێکی متوانی چاک بکەمەوە، هەنێکی متوانی تۆزێ ڕاستی کەمەوە. ئێمەش گشتمان پڕ گیانمان عیبە، پڕ گیانمان عیبە، بەڵام عیبەکانی خۆمان نابینین، ئەڕۆین باسی عیبی خەڵکەکەین، هەوڵ نادەین عیبەکانی خۆمان چاککەینەوە. و کۆتایی ئەم بابەتەمان ئەمڕۆ خۆشەویستەکان بەوە ئەهێنمەوە کە ئینسان خۆشە ئەگەر عیبێکی تابێ لە کات مناقەشە، لە کات هەر بابەتێکە، ئەگەر زانیت تۆ حەق نیت ئیعتراف بکە. ئیعتراف و دیانپیانان بەڕاستیەکان زۆر خۆشە. جاری وایە لەگەڵ کەسێکە مناقەشەت هەیە لە بابەتێکە، ئەگەر زانیت تۆ ڕاست نیت ئیتر کاکە بڵێ وەڵی دەستت خۆش بێ وەڵا تۆ ڕاستی. ئیمامی شافعی ئەفەرمێ لەگەڵ هەر کەسێکە مناقەشەم کردووە بە حەزم کرد دایمەن ڕاستیەکە لەسەر زمانی ئەو دەرچێ من هەڵەبم. الله بۆیە شافعی شافعیە، بۆیە شافعی مانگە ئەستێرەیە، چونکە نیەتی پاک بووە. حتا لە مناقەشە جا لە مناقەشە ئینسان حەزەکە دائیمەن بەرامبەر ببەزێنێ، بەڵام ئیمامەکانی ئێمە حەزیان کردووە حەق لای کابرا بێ بۆ ئەوەی ئەو پەشیمان نەبێتەوە، قەینا من پەشیمان ببمەوە. ئێمە ئەبێ ئاوا بین خۆشەویستەکانم. لەبەر ئەوە ئیمامی ئەبوو بەکر ئەفەرمێ لە دوعایەکە، تەماشای ئەم دوعایە بکەن و کۆتایی بابەتەکەمانی پێهێنین. فرميتي اللهم وصفيان داو مدحيان كرت، فرميتي اللهم أنت أعلم بي من نفسي، خوايا تو خود باشتر من ناسي أو خلق باش من ناسا، وأنا أعلم بنفسي منهم، ومن خم لوان باشتر خم ناسم. اللهم اجعلني خيرا مما يقولون. يا ربي خوايا وان بيبكي لو باشتر كأوان أيلين أوان باس يشتيلك كان لو عليه منها نبي، يا ربي تو وان بيبكي أويش لمنها هبي، واغفر لي ما لا يعلمون، واليوم خوش بلويك نايزانا هەنێ شتێ ئەوان پێی نازانن، یا ڕەبی لێم خۆش بە، ئەگەر لە منە هەیە لێم خۆش بە، ولا تؤاخذني بما يقولون، یا ڕەبی خوایە ئەوان وەصفێک مەکەن تۆ بەو وەصفانەی ئەوان من محاسبە مەکە. جاری وایە خەڵک وەصف دەداتەوە دگەێنێتە ئاسمان خۆت شەزانی وانی. جا ئەمە زۆر خۆشە بڵێ اللهم أنت أعلم بنفسي مني وأنا أعلم بنفسي منهم، اللهم اجعلني خيرا مما يقولون. يعني خواهي وان بيبكى لو باشتر بم كأوان أيضا، واغفر لي ما لا يعلمون ولا تؤاخذني بما يقولون.